لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگی تەندروستی دەکەین کە هەمیشە بەردەوام خەڵکانێکی زۆر هاوڵاتیانێکی زۆر گرنگی پێدەدەن بە تایبەتی ئەوانەی کە کێشیان زیادی کردو. باز لە قەڵەوی دەکەین زانین هۆکارەکانی زوو خێرا قەڵەوبوون چیەکە لە ئێستادا ئەمە دیاردەیەکە زۆر بڵاوە هاوڵاتیان و خەڵکی چۆن ئاگاداری خۆیان وە بەگشتی قەڵەوی چیەوە زۆر جار کاتێک کە سەیری وێنە کۆنەکانی خۆمان دەکەین خزم و کەس و کار و ئەوانە دەزانین کە جاران جەستەیەکی ڕێکتر بوو جەستەیەک کەمێک ئەوە بوو زعیف بوو بەڵام لە ئێستادا بەشێکی زۆرمان قەڵەو بووین و بزانین هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ئەو خواردانەی کە ڕۆژانە دەیخۆن تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە خێراتر قەڵەو بین. وەروەها بابەتێکی دیکەژەیە کە زۆر جار باز لەو دەکرێت تێکچوونی هۆرمۆنەکان بە تایبەت لە نێو خانماندا کاریگەری دەبێت لەسەرەوەی کە ئەم کەسە خێرا قەڵەو بێت. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان سەبارەت بەم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هێمن مەحموود پسپۆڕی نەشتەرگەری گشتی و نەشتەرگەری بەناوزۆر کات دکتۆریان زۆر بەخێر بێت. بۆ میوانداریشتان خوا بەخێر بێت. دکتۆرەگە لەوە دەست پێ بکەین مەبەست چیە لە قەڵەوی بە کام جەستە دەوترێت ئەم جەستەیە قەڵەوە؟ بەڵێ طبعی قەڵەوی ئێستەیەکێکە لە باوترین کێشەکان کەوا ڕوبەڕووی هەموو کۆمەڵگە بەعام بە شێوەیەکی گشتی بۆتەوە. قەڵەوی ئێستا لەوە تێپەڕیوە کە تەنها کێشەیەک بێ یان تەنها بۆ نمونە نیشانەیەک بێ. جاران هەتاوەکو نەوەدەکانیش تا بیدایەتی 2000ش قەڵەوی خەڵک تەڵەبی زۆر لەسەر بوو ڕەغبەتی زۆر لەسەر بوو خەڵکە چوو هەموو ڕێگەیەکی تاقیە کردەوە عیلاجی بەکاری هێنا شروبی دیکسۆنی ئەخوات بۆ چکە قەڵەوی دەلالەت بوو لە خۆشگوزرانی دەلالەت بوو لە دەوڵەمەنی. ئێستاش تەنانەت لە زۆر وڵات بە تایبەتی لە وڵاتانی ئەفریقی و کۆمەڵە خێڵەکی دواکەوت و لە ڕۆژهەڵاتی ئاسیا و هەنێ مانتیقەیە تا ئێستاش ئەم فکرە و ئەم بیرکردنەوە لە ناویانە ماوە. بەڵام ئیتر وردەوە لەگەڵ چاوکراوەی ئینسان و لەگەڵ ئەو کێشە تەندروستیانەی کە بە هۆی قەڵەویەوە دروست بوو لە هەموو دنیایان کێشانە ڕۆژ لە ڕۆژ بێ زیاتر ئەکەن لە هەموو کۆمەڵگاکانە بە تایبەتی ئەو وڵاتانی کەوا لە مەرحەلەی پێشکەوتنان پێڵن دیڤلۆپد کەنتری لەگەڵ ئەو وڵاتانی وردە بەرەو پێشەوە ڕۆن. بۆیە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO و هەموو پێوەرە زانستی پزیشکیەکان ئێستا قەڵەوی بە نەخۆشی دانێت. یعنی قەڵەوی لەوە تێپەڕێت تەنها کێشەیەک بەڵکو نەخۆشیە کە شخصێک چۆن زەختی هەبێت چۆن ڕەبۆی هەبێت چۆن شەکرەی هەبێت چۆن هەر نەخۆشیێکی درێژخایانی هەبێت ئێستا قەڵەوی نەخۆشیە کە نەخۆشیش بوو بێگومان نەخۆشی ئەبێت خەڵک چاوکراوی هەبێت دەربارەی زانی کێشەکان چییە بۆ ڕوئەدا چۆن خۆتی لێ پارێزی و چۆن چارەسەر بکرێت لەگەڵی. بۆیە قەڵەوی ڕۆژ لە ڕۆژ بێ لە کۆمەڵگە زیاد دەکات تەنانەت لە ئەخیر بەحسی گلۆبال نیوتریشنە کەوا ڕێکخراوێکی جیهانیە باسی عێراق بکەین ئێمە ئەڵێن لە سەدا 40 ئافرەتان لە عێراقا لەگەڵ لە سەدا 25 بۆ 26 پیاوان لە عێراقا ئێستا پیان ئەوترێت قەڵەو. بۆی ئەم ڕێژەیە ڕۆژ لە ڕۆژ بێ زیاتر ئەبێت ینی ئەمە ئێستا 2023 ڕێژەکەی ئێستا لە 2015 زیاترە و ئەکید بە ئەگەر بێت و خەڵک چاوکراوی نەبێت و خەڵک زانیاری دەرباری نەبێ تا ئەگەری 2030 تا بێ ڕۆژ لە ڕۆژ بێ ئەمە زیاتر بێت لەم کاکتۆرەمە بۆ چیە گەڕێتەوە ئەوانی بۆچی وەکاماشم پێکرد سەیری وێنە کۆنەکانەکەین هەمووی گەنجی بەڵام گەنجەکە نیە زیاتر ئێستا بۆ نەخۆشە خۆ زۆر تەمەنیش بەجددی طبعا قەڵەبی سەبەب زۆرە بەڵام بە کورتی ئەتوانین لە یەک شابی بڕینە ئەوش گۆڕانی لایفستایلی ژیانە. جاران هەمومان سیرکن لەمە لەو چێ لە گەڕێکێکا یەک کەس سیاری هەبێت ئێستا لە ماڵێکە الحەمدولله ینی خەڵەوە چی ئەمەدا بەشێک بێ لە خۆشگوزەرانی و لە باشبوونی ژیان لە ماڵێکە سێ کەس چوار کە سیاری هەیە دایکەکە هەیەی باوکەکە هەیەی کوڕەکە هەیەی کچەکە هەیەی کەواتە قەڵەوی زیادبوونیەکی زیاد لە پێویستی کێشە لە ئەنجامی ناباڵانسی ئەو وزەی ئینسانێک ڕۆژانە وەری ئەگرێت لەگەڵ ئەو وزەی سەرفی ئەکات. تۆ بۆ نمونە پەرداخێک بێنە پەرداخی 200 سیسی ئاوەگرێت ئەگەر 300 تێکەی لێڕژێت کەواتە ئەگەر بتەیە بۆ ئاستی خۆی بهێڵیتەوە ئەبێ ئەوەی تێکی کە بەقەدر خۆی ئەیگرێ. ئینسان ئەو خواردن و خواردنەوەی وەری ئەگرێ ڕۆژانە بڕێ کالۆری تایە وزەیەکی پیاە هەمومان بە وزە و بەو کالۆری ئەتوانین چالاکی ڕۆژانەمان ئەنجام بین ئیشکارەکانمان بکەین. بۆ شەخصێکی پێگەیشت و کە بیاوێ بە ژیانێکی تەندروست بژی تقریبان ڕۆژانە نزیکی 2500 کیلۆ کالۆری پێویستە ئەمە بۆ پیاو. بەڵام بۆ ئافرەت کەمێک کەمتر دەتوانین بڵێن نزیکی 2000 کیلۆ کالۆریەکی پێویستە کەواتە شخصێک بۆ ئەوەی قەڵەو نەبێت یا بۆ ئەوەی تەندروست بژی ئەبێت چەندێک وزە وەرئەگرێت چەندێک کیلۆ کالۆری لەو خواردن و خواردنەوانەی ڕۆژانە وەرەگرێت ئەوەنەش سەرف بکات. بەڵام کاتێک ئەم ناباڵانسیە دروست بوو زیاتر لە پێویستی وەرگرت ئەو کاتە جسم سەرفی ناکات کە سەرفی نەکرد لە ڕێگەی جگەرەوە بە پرۆسەیەکی تایبەت ئەم شیرینیە
ئەم خواردنە چەورە ئەو خواردنانەی کە ئی خۆی ڕۆژانە ئەگۆڕێ بۆ چەوریش ئەوڕا لە جەستە و لە جگەر و لە ناو بۆرەکانی خوێن و لە هەموو ئەندامەکانی لە شاکۆوە بێتەوە. کاکتۆر قەڵەوی زیاتر لە پیاوانە هەیە خود لە ئافرەتانە و لە چی تەمەنێکی شانە ئێستا بینیمانە مناڵیش هەیە زۆر کێشی زیادە کەم هەستەکەین جۆرێکە لە شتێکی ناسروشی یاخود تەبیعینە کە منداڵێک بەو شێوازە قەڵەوی بەعام لە هەموو تەمەنەکانە هەیە هەم لە مناڵ ئێمە لە ڕووی پزیشکیەوە 34 تەمەنمان هەیە تەمەنی مناڵیمان هەیە تەمەنی مراهقی و تازە پێگەشتووی کە تقریبان لە 13 ساڵەوە تا 18 ساڵ دەست پێکە تەمەنی 18 تا 45 پێڵەن تەمەنی گەنجی لە 45 بۆ 65 تەمەنی مامناوەندی سەروی 65 پێ بەعام لە هەردوو ڕەگەزاکە هەیە و لە هەموو تەمانەکانی شایە بەڵام بە شێوەی گشتی لە ئەفرەتا زیاتر هەتاوەکو لە پیاوە و لە گەنجا زیاتر هەتاوەکو لە مناڵ و لە پیرە. طبعا وەکو قەڵەوی شتنی قەڵەوی چۆن بزانین شخصێک قەڵەوە ئێمە معادلەیەکی سەهلمان هەیە پێڵن BMI Body Mass Index کە بە کوردی پێڵن بە ناوەندە بارستەی لەش ئەم معادلەیە وەزنی شخصەکە چەند کیلۆیە دابەشی بەرزی باڵاکەی بە مەتر دووجا بۆ نوێ کابرا 100 کیلۆیە باڵای 160 سانتیمترە ئەگەر 160 سانتیمتر ئێمە بە مەتر حسێبیکەین یعنی 1.6 متر و دووجاکەی 1.6 ضربی 1.6 کەین بۆ نمونە دوونی و دەرەچێ بۆ هەر ڕقەمێ دەرچێ دوایی وەزنەوەی کە 100 دابەشی ئەم دوونیوە بکە ڕقەمێک بامە دەرەچێ ئەم ڕقەمە بە گوێرەی ستانداردی پزیشکی 20 بۆ 25 نۆرماڵە لە 25 بۆ 30 پێوەتی کێشی سەر و زیادە پێڵن ئۆڤەروەیت بەڵام پێی ناوترێت ئۆبیس ینی قەڵەو نییە و نۆرماڵیش نییە لە 30 پێوتری قەڵەوی دەرەجە 1 لە 30 بۆ 35 قەڵەوی دەرەجە 2 لە 35 ئەفوسی بۆ 35 قەڵەوی دەرەجە 1 35 بۆ 40 قەڵەوی دەرەجە 2 لە سەروی چلەوە 35 بۆ 40 قەڵەوی دەرەجە 2 پێوتری زۆر قەڵەو یاخود قەڵەوی دەرەجە 3 کاتە شخصێک بۆ ئەوی کە بزانێت چۆنە ئەتوانی ئەم معادلەیە بۆ خۆی بکە زۆر ئاسان بۆ خۆی توانێت بیکەیانە بێ هەموو کەسێک توانی بکە بۆ نە تۆ باڵات بۆ مەتر و هەشتایە کاتە 1.8 ضربی 1.8 کە ڕقمێکە بۆ دەرەچێ بۆ نمونە هەر ژمارەیەک دەرچێت سە بزەبەت و قحاسیان بیرمانە ئەم یەک بۆ نە سێ دەرەچێت وەزنەکەی بۆ نوێ 90 دابەشی سێ چەندەکە سیەکە کاتە بیەمایەکەی تۆ سیە هەموو شخصێتوانی بۆ خۆی بکە ئەم ئادلێ پێتەڵێت تۆ لە چ ئاستێکایی بۆی وار معلومات وعی هەبێ دەربارەی جسمی خۆ بەرەوکی ئەڕۆیت و چەند پێویستە کاتە شخصێک لە ئۆڤەروەیتە وەزنی زیادەیە پێویستەکە دابەزێت ئەو وزەی ڕۆژانەوەری ئەگرێ ئەبێ کەمتر بێت لە وزەیە کە سەرفی ئەەکەیت یعنی تۆ بۆ منە ڕۆژانە پێویستە بەوەیە 2500 کیلۆکالۆری سەرفکەی کاتە ئەبێ دانیشیت 1500 بۆ 2000 کیلۆکالۆری سەرفکەی ئەمجا دابەزی کاتە ئەبێ شتێک کەمتر بێت لەوەی کە سەرفی ئەەکەی بۆی کە دابەزی بەڵام ئەگە بتەوی لە هەمان وەزنا بمێنێتەوە ئەبێت چەند وەرەگریت ئەو نەدابێت ئەو سەرفکەیتەوە و چاوری بسووتێنیت کاکتۆر جەماعەتێکمان هەیە دایمەڵێن ئێمە بە ئاویش قەڵەوە بین ئەمە لە ڕۆتە دروستی و زانستیەکەیەوە چۆنە ئابڕاستی هەیە بێجگەر لەو هۆکارانەی باست کرد هەر بە بوونیە ئەم کەسە جۆرێگەڵی ها قەڵەوی تیابێ یاخود هەر شێوازی جسمی بەم شێوازە تەبیعی باەمە بەعام بە شێوی گشتی باسی قەڵەوی بکەین قەڵەوی وەکوتمان کۆمەڵێک هۆکاری سەرەکیە یەکەمیان وەرگرتنی وزەوی پێ زیاد لە پێویست دووهەمیان کەمی جوڵە و چالاکی ڕۆژانە یەکێک لە سەبەب یعنی سەبەیەکی بچووکی قەڵەوی بریتێ لە سەبەبی بۆ ماوەیی جا خەڵک ئەمە ئەکەن بە حوجەها ئەیکەن بە حیلە شەرعی بۆ مەسەلەکانی کە لەگەڵی ئەگینا لە هەموو عیلما هەر کەسێک ئینسان هەمومان ئێمە جین لە لاشمانی ئەو جینە لە کێ وەرگین لە دایک و لە باوکەوە وەریەگرن کەواتە کەسێک بۆ نەک قەڵەوی شەکرە زەخت زۆبەی نەخۆشیەکان ئەگەر کەس شخصێک دایک و باوکی هەبێت معڕەزە بۆی کە خۆی توش بێتەوە لەگەڵی بەڵام ئەمە دەلالت لەوە ناکە کە شتێکی بە ئینگلیزی پێڵە پریڤێنتەبڵ شتێکی مەنعکەر نییە یعنی ئەوە نیە بڵێ وەڵام ئەمە لە حەد لە دەسەڵاتی بنانە ماوە یعنی ئەو کەسەی دایکی یان باوکی قەڵەوە بڵێ مەترسی قەڵەوبوونی زیاترە هەتا شخصێک دایک و باوکی زەعیفە بەڵام هێشتا ئەمیش ئەتوانێت بە لایفستایل بۆ پلانی کە دانێت بۆ ڕێگانی کە تاقیەکاتەوە بە ئەکیدی ئەتوانی قەڵەو نەبێت و بەنسبەت ئەوش خەڵکە ئەوقام شتیوانیە شتی کە لە پشت ئەمەوە هەیە بۆ نە شخصێک خەوی ناڕێکە بۆ نە شخصێک ئەڵێ من دکتۆر من ڕۆژی یەک ژەمنانە خۆم بۆ قەڵەوە بم بەڵام خەڵکی 4 ژەمنانەخوا قەڵەو نابێت ئەمە پەیوەندی بە کوالیتی خواردنەکەوەیە کابرا دانیشە لە یەک ژەما نەستەلیەکە خوات و دۆندرمەیەکە خوات و دوو پارچە پاقلەوە خوات و قاپی برنجە خوا ئەمە ژەمێکە بە ئەو تەبیعی فعلەن ژەمێکیشە بەڵام شخصێک دانیشە ڕۆژی 4 ژەم خوا بەڵام خواردنەکانی سەحی و تەندروست بێ ئەکی پێی قەڵەو نابێ کەواتە قسەیەکەی لە توبا ئەڵێ تۆ ئەو خواردنەی کە ئەیخۆیت
يعني لە خواردنە لە نوعیەتی خواردنە ئێمە گوێ بە کوالیتی ئەدەین نە کوانتیتی. یعنی تۆ دایمە بڕۆ ئەو خواردنانی ئەکڕی بە تایبەتی فاست فود هەموو شتێک کیلۆ کالۆریەکەی لەسەرێ ئینەرژی پێر 100 مل لە 100 مل چەند کیلۆ کالۆری وەرەگری تۆ بحسابی یعنی تۆ یەک نەستەلەی بێنم بیخۆ نەستەلەی نزیکی 200 کیلۆ کالۆری تایە دە 5 قاپ زەڵاتە خۆ بەقەدەر ئەو نەستەلە زەر لە تۆ نایە. ڕاستە کەک زۆر ناونیشانی تۆڕەکەمان ناوە خێرا زیادبوونی کێش و قەڵەوی شتێکی بنای ئاوا بە خێرایی کەسێک زیاد بکە یانسە بوون زۆر بینیمان ینی ئەم ساڵ بەبرا بە ساڵی نابردوو زۆر کێشەکەی زیادی کردووە ئەمە بۆ چەند هۆکارێکە گەڕێتەوە چی هۆکارەکان؟ هۆکارەکان بەعام ئەوانە بوو کە باسمان بەڵام هەنێن جاریش هەنێ نوعی نەخۆشی هەیە کەوا دەبێت هۆی قەڵەوی یەکێکی لەوانەی کە زۆر باوە ئێستا لە ناو خەڵکا کێشەی غودەیە ئێمە غودە دوو نەعمانەیە یان غودەی تەمەڵە یان غودەی سامە غودەی تەماڵ یعنی کەمتر لە پێویستی لەش ئەو هۆرمۆنی کە پێویستە بۆ تەفاعل کیمیایەکان ئەم غودەی ڕژەنی پەریزادەی ئینتاجیەکە غودەی سام ئەوەی کە زیاد لە پێویست لە غودەی سامە ئینسانەکە زەعیفە بێ بەڵام لە غودەی تەمەڵە ئینسانەکە ئیشتیهای کەمە لەگەڵ ئەو شاپی قەڵەوە بێت بە پێدایەت یعنی نیشانی چی ئەمە کە ساگاداری خۆی بێ نیشانەکان زۆرە لەگەڵی بۆ نیشانەکەم ئێم باسی غودە بکەین مەبەست نیشانی غودەیە بۆ نە شخصەکە عادەتەن دایمە خەواڵوە حەزەکە زۆر بخەبێ سەر ڕای ئەوەی زۆری شەخەبێ کاڵاسێ نەشاط نییە چالاک نییە هەر گێژە باوێشکایە تااقەتی نییە یعنی مەزاجی نییە ینی تۆ لەوجە قسەی لەگەڵا بکەی ئۆریەنتی نیە گوێ سەیری ناکە حەزەکە بخەوێ حەزەکە دوور بێ لە کۆمەڵگە تااقەتی نییە ئیشتیهای خواردنی کەمە پێی قەڵەوە بێ قژ ئەوەرێت پێست وشکە بێتەوە لەگەڵی لە خانمانە کێشەی عادە و سوڕی مانگانیان ناڕێک ئەبێت دوا ئەکەوێت ئەمانە کێشەیە یەکیان یەکێکی تر لەو نەخۆشیانەی کەوا نیشان قەڵەوەکە پێڵن کوشینگ مادەی کۆرتیزۆڵ زیادکە لە شا لە ئەنجامی دەردانێکی زیاد لە پێویست بەهۆی ڕژێنەکانی سەرگوچیلە ئەمەش نیشانەی تایبەتی خۆیە پزیش بە ئاسانی ئەم هەر بە دەموچاویانە یان ناسێت پێڵن منفەیس یعنی دەموچاوێکی داخراویان هەیەیانەوە تا پێستی سەرڕوومەتیان سوورە بێتەوە پێستیان تەنکە بێتەوە خەت لە پێستیانان دەرەکە بێت تەنان پیاویشەوە چۆن ئافرەتسکیە بێتان خەت لە پێستەکانیان دروستی ئەمانەتیانە دروستە بێ یان هەنێک نوعی دەرمان واردە ئینسان قەڵەو بکە ئەو کەسانی کە دەرمانی ستیرۆید وەرەگرن ئەو کەسانی کە دەرزی دیکادرۆن وەرەگرن کە ئەم دیکادرۆنە ئێستا بەجددی یعنی لەگەڵ ڕێزما ئەڵێم بە تایبەتی لە ناو خەڵکی دەرەوە وهان سەیدەلەی دەرەوە یەکێک شارەزایی نەبێ زۆر بەکاری ینی وەکو نقڵخواردنی لێ هاتووە بۆچی بەکاری خۆی بۆ حساسیت و بۆ کۆمەڵە شتێ دەرزی دیکادرۆن دیکسامی فازۆن یان حەوی پرینگێزۆنە کەواتە بەدەل لەمان یعنی کە تەمەڵی غودا نەخۆشی کوشینگ دەرزی دیکادرۆن یان ئەو کەسانی کە دەرمانی دژە خەمۆکی وەرەگرن وەزنیان پێی زیایەکە ئەمانە دەسەڵاتی خۆیان یانە ئەمانە نەبێپیان ئوترێن نەخۆشی ما باقی هەموو هۆکارەکانی قەڵەوبوون ئەزانجە سبب چییە و ئەتوانێت ڕێگری لێ بکرێت و چارەسەری کاکتۆر ئەوە کاتی ئەو قەڵەوبوورەواتە ئەگەر بۆنمونە ئەم کەسە لەو نەخۆشیە باش بووەوە یاخود ئەو عیلاجی ڕاگرت کێشی ئاسایە بێتەوە بێگومان هەم دەرعیلاجەکەی ڕاگرت ئەوەسێتەوە هەم نەخۆشەکەی چارەسەکرد ئەوەسێتەوە لەگەڵی بەڵام نەخۆشی قەڵەوی تر فەرقی ترەیە وردە و دە پرۆگرێشنەکە یعنی ئێستەکەی ئەمساڵ بۆ نمونە 70 کیلۆیە ساڵی داهاتۆ بۆ 85 جا قەڵەوی چۆنە بەجددی یەکێک لەو شتانی کە لە هەموو دنیاە ئێستا زۆر بە ئاسانی دەستەکەی مەسەلەی خواردنە تۆ هەسەری ئەم شارەی خۆمان بکەن من داوامن زۆر کردو لە هەولێر لە بەغا لە مووسڵ چکە دیراسە و بردم لە بەغا بووە هەمیشە یەک لەو شتانی کە سلێمانی پێی بە ناوانگە خواردنی خۆشە بڕۆ سەیری فەیسبووکە سەیری هەروەسی خۆشخۆرین و تەبیعی لەگەڵ خۆشخۆریان زۆرخۆری دروستە لەگەڵ یعنی دانیشە بۆ نمونە کابرا هیچی شێکی نیەدا لە فەیسبووکە فڵان ڕێستۆران خۆشە فڵان شوێن کراوەتەوە یعنی ئینسانیش وردەها ئەتراکشنی ڕاکیشە جەزبی ئەکا بەرە ڕووی شتەکە ڕا یەکێک لەو شوێنانێکە بە خواردنی خۆش بە ناوبانکە بەڕاستی سلێمانیە تەمەنیشمان کورتە بێ بۆ طبعا خۆی هەموو شخصێکی قەڵەو تەمەن دوو تەمەنە تەمەنی فیسیۆلۆجی هەیە تەمەنی ڕۆح هەیە تەمەنی ڕۆح لای خوایە و دەسەڵات کەس ئینسان دەسەڵاتی بەسەریانی و تەنها لای خوایە بەڵام هەموو شخصێکی قەڵەو تەمەنی فیسیۆلۆجی مقارنەتەن بۆ هەمان برادری خۆی لە هەمان تەمان بەڵام تەندروست بێت و زەعیفە تەمەنی ئەم 10 ساڵ کورتترە بە گوێری هەمووستا ینی شخصە بێنە هەردووکیان تەمەنیان 30 ساڵە ئەم قەڵەوە یعنی بیەمایەکەی لە سەروی 35 شتێکی بە ئەو نۆرمال ئەژی ئەم دوو شخصە باسی ڕۆح و ئەجەل ناگەمەوە لای خوایە لە ڕووی فیسیۆلۆجیەوە ئەم شخصە قەڵەوەکە جسمی تەحملی 10 ساڵ کەمترەکە بۆ ژیان لەو شخصی کە هەمان تەمەنی خۆیەتی ئەم عادلێ وەکوەوەی کە کەسێکی جگەرە خۆر تەمەنی بێگومان کاک تۆ باس لە خەو بکەین زۆر جار ینی زۆرێک لە خەڵکی بە دوو ڕای گیریان خواردەوە هەنێک گەڵێن هەنێ پسپۆران ئەڵێن زۆر خەوتن ئەبێتەوە کاری قەڵەو هەنێکی دیکە ئەوترێت کەم خەوی ئەبێتە هۆی قەڵەوی یاخود ئەمە بە گوێرەی کەسەکانە ئەمە چۆنە گۆڕێ
خوا کە ئینسانی دروست کردووە هەموو شتێکی بە حەدێکی وەسەڵداناوە یعنی لە ئیش و کارە هەموو شتێک ئینسان مبالغەی تیا بکە زەرری تیاکە کەمیش بێ زەرری تیاگە لەگەڵ مەسەلەی خەویش خەوێکێکە لە نیعمەتەکان کە خوا بە ئینسانیە و هەمووان ڕۆژانە هەڵەسین ئیشەکەینمان و ئەبین مێشکمانمان بێت جسممان بێت تاقەتە پێ خوا شەوی بۆ ئیسراحەت و بۆ خەوداناوە جایە ئینسانێک ئیشە کار و کاس پێ مەجالی نییە بەڵام بەڕاستی شەو کاتی خەو و کاتی ئیسراحەتە چکە لە ئینسان ئەگا بەو مەرحەلەی خەو تی زۆربەی هەرە زۆری مانوێتی ڕۆژانەی ئەڕەوێتەوە زۆربەی هەرە زۆری چالاکی و ئیشکردنی هۆرمۆنەکان و ئەو تەفاعولە کیمیایی و میتابۆلیزمی لەشی وردە و دەڕێکە بێتەوە و نۆرماڵە بێتەوە خەو ئەگەر کەمتر لە پێویست بێ خراپە زیاتر لە پێویست بێ خراپە بۆ شخصێکی گەنج کە ئیشی ڕۆژانی هەبێ لەگەڵی 6 بۆ 8 سەعات دادراوە لەمە کەمتر خراپە و لەوە زیاتریش خراپە باشترین کاتی خەویش بۆ ئینسان لە سەعات 10 بۆ 11 شەو بۆ 6 بەیانیە بەڵام ئێستا ئەمە گۆڕاوە بە تایبەتی لە نیوان گەنجاو بە حکومەوەی بەداخەوە ئەڵێن یعنی بەهۆی بێپلانی حکومەت و بەوەی خەڵکی نە ئیشکارێکی هەیە نە دەوامێکی هەیە نە پرۆژە مەشروعێکی ئیشی دەوا بکە زۆربەی هەرە زۆری گەنجە بینی هەتا سەعات 5-6 بەیانی پاڵکەوتووە خەریکی مۆبایلە خەریکی ئینتەرنێتە یان تەنان خەریکی کتێب خوێندنەوەش بێ لەگەڵی گەشتە 6 بەیانی ئەخەوێتەوە هەتا و لانیەوە یعنی هەموو شتەکان تێکچوون کە ئەمانە تێک بچن لەگەڵ جسمی ئینسانە فیسیۆلۆژی تێکەچێت بۆیە خەو ئەگەر زۆر بێت خراپە کەم بێ خراپە 6 بۆ 8 سەعات باشترینە لە نیوان 10 بۆ 11 شەو ئەو پەڕی بۆ 6 بەیانی باشترین کاتی خەوە کاکتۆر کە باس لە قەڵەوی و کێژ زۆربوو نەکرێ ناکرێ باس لە شێوازەکانی دابەزاننی کێژ نەکرێت زۆر جار بۆ پەنابردنە بەرداوزاننی کێژ زۆر شت بەکارێت باشترین ڕێگاکان چین وە کامانەش مەترسیدارن نعیم ڕەنگە من لە بەرەوەی کێشم زیاد پەنابەرمە بەرحەپێک کە دوایی بە 1000 زەرەری تر خۆم ببینمەوە طبيعي وكوتمان قلوي نخوشية كنخوشي بوكو جنابوته أبي إنسان معلوماتي اللي سله هو بيبوشي قلو أبي وبتشي رجريبك وشون شعر سر كريت بالنسبة شعر سر وبعام ما تواني بلن سير رجية شعر سر لمرحلة كما إنسان أبي زانياري درباري أبي لايف ستايلي جاني خوي بقوله بالراسي حمور رجال كان أرون أو نقطة كاتو أبي لايف ستايلي جان لايف ستايلي شيء أبي إنسان شالاك بيت إنسان خوارني صحيح خوا وإنسان بري كم لو زور بقول لخوارنو مقارنة بوا بري زياتر بقرت أنا مزوج رنجا يعني زياتر أماجي بيبكي أو رجالن كان ناب نهوي كقلوبي بيجي كشارع سرور بقري بيجوما أما زور جوانا ولا همان كانت شيء أكيد كم بتفصيل كل أمر رجالنا وتبقري نقلوا نابي قلويش بيدا بزيت يعني أما هم ركاريك بو منع كردن لقلبي وهم ركاريك بو شار سر كدني بني يعني بو إنه إنسان روجانا سيجم دار دعوة لقضي جابي بياني جميك صحية تابتي بو كاساني إشوكاريان هي زوجة نسري أتوان بلان لباتي ودا كبرا داني شد سي صنبون سي كلير بخوا قابي قيماخ بخوات و هنجين بخوات كم هنجين و إسرائيل نام هنجين اشتماني بقى هم يبرر لشكره هيجي تندرسني لقالي أما أخوا لباتي ودانشي يك بارش صمون خوي بتشاي كي بشكريان كم شكره بقى بيك ما استوى يعني كم قيمة قوا كوات أبيه تولو دس بيبكي بري أو زي كوري أجريد كم بيت يعني بحسابي بكي لقالي ودوای ئەوە ئینسان کاتێ نان بخۆشنا کە نان ئەخوات یەکێکە زۆر مهمە ئێمە لە کەسانی قەڵام تابعەکەین ئەبێ ئەو کاتە کاتی تایبەت بێ بە نان خواردن یعنی ئێستا ئێمە بەیانی هاتووین لە ماڵەوە نانمان خواردووە ئێستا من بۆ میوانم هاتوومەتی ئێرە لەوچێ زۆر جار شیرینی شتێ بێ بڵم ناخۆم زۆر هەزایی وەرەگیرن بام خاوەن ماڵ و با پێی ناخۆش نەبێت یعنی پێویست ناکە شتێ سناک یعنی سوکەژەم پێویست ناکە سوکەژەم لە بینەکانیانە بخۆی لەگەڵی و ئەو خواردنێکی تا پێویست نەبێ نیوەڕۆ نان مەخۆرە پێویست بۆ خواردنێکی صحیح بخۆ قەیچێکە حەزی لە کەبابێکە بڕۆ کەبابەکە بە نان بخۆ لەگەڵی یان یەکدانە بخۆ دوانوسیان مەخۆ لەگەڵی شیرینی مەخۆ شەکری پێ بۆ نەچایە ئەتوانی یا کەم شەکر یا بێ شەکر بیخۆی کەواتە یەکەم هەنگاو بۆ دابەزاندن یا خود بۆ هێشتنەوەی جستەی بە شێوەیەکی صحیح ئەوەیە کە تۆ خواردنی صحیح بخۆی و بڕێکی کەم لە وزە وەربگری هەنگاوی دووەم جوڵە و حەرەکەیە زیاد کرد یعنی بۆ ئینسانێک کە تەندروستی بژی یاخود قەڵەو نەبێ ڕۆژان بڵێن بە هەفتانە تقریبا نزیکی 2 ساعات و نیو بۆ 3 ساعات پێویستی بە وەرزشێکی مامناوەند بۆ قورس هەیە وەکو چی وەکو پاسکی لێخوڕی وەکو مەلەکردن یان وەکو ڕێکردن بە پێ یعنی سادەترین شت کە لەوچە لای خۆمان هێشتا خەڵ مەگەشتە بۆ قەناعەت و بۆ فکرەی تۆ ئێستا دانیشی بە چاکەتێکەوە یان بە دەوامێکەوە بە جلێکەوە پاسکی لێخوڕی خەڵکی خەڵ گاڵتە پێ بکە بەڵام وردە دەبێ مانگی خەڵ بەرامبەر ئەمە بگۆڕێ ئەوەشی پێ ناکرێ
ئەتوانی ئەو جیهازی ڕاکردنە هەیە هەمومان لە ماڵە دانێ بکڕین ڕۆژانە بەیانیان نیو سەعات و ئێوە نیو سەعات لەسەری هاتو چۆبکەی زۆر شتێکی سەحیە و زۆر سوودی لێبینیت و دوای ئەوە بیئەکان دەورە بینێت وەکو ڕێکانی بیئەی دەورە بینێ بۆنە کابرایە برادەرەکانی قەڵەوە ئەچنە شوێنە تێرە خۆن ئەمیش لەگەڵا تێرە خوات کابرایە بۆ نەدایک و باوکی قەڵەوە هەندێ بە قورباندی ئەو قاپە بخۆ دێ ئەو بخۆ دێ ئەو بخۆ یعنی ئەبێ خەڵک سەقافەتی بیرکردنەوەی دەربارەی قەڵەوی دەربارەی خواردن بگۆڕێ بە تایبەتی لە خانمانە یعنی خواخوای ئەوانە مناڵەکان قەڵە و خرپن پێ معنی بەجددی منافسەکەن لە بینی خوشک و خوشکا لە بینی هێوەرژنا لە بینی دش و براژنا لە بینی مناڵەکە نەخۆشە گەر تۆزە کێشە یعنی من هەر خۆم ئەتوانم بڵێم کەسی نزیکی خۆم لێم پرسیێ بۆ مناڵەکەم زەعیفە ئێ باشە زەعیف نییە بەڵام جسمێکی سەحیە الحەمدلله نەخۆشە قەیچەکە بۆ تۆتەی گوپی بێتە ناو دەمی بۆ تۆتەی وریەوە نەبێ لەگەڵی کاتە بێ خەڵک فکرەی بیرکردنەوەی دەربارەی قەڵەوی بگۆڕێ قەڵەوی نەخۆشیە بۆ بەدەستی خۆت بۆ نەخۆشیە ولا تلقوا ئەیدیکم إلى التهلكة بأيديكم إلى التهلكة زۆر باشە کاکتۆر ڕێگایەکی دیکە هەیە من کەمێک ئاماژەی پێ بکەی پێم وابێ بەڕێزیشان پسپۆڕی زیاترتانی لەو بارەیە بڕینی گەدە و نەشتەرگەری بە ناوزۆر و کۆمەڵێشتی ئەمە هەیە بۆی کە ئەو کەسانە کێشیان زیاتر نەبێت یاخود قەڵەو نەبن کەمێک ئاماژە بۆ بکەی لە کۆتاییەکی زۆر باویشە زۆر باو و زیاتریش بەرەو باوبوون ئەڕات یعنی ئەتوانی ئەم ساڵی ڕابردوو زیاتر کراوە ئەکی ساڵی داهاتوو لەم ساڵی زیاتر ئەکرێت وەکوتمان ڕێەکانی دابەزاندن سێ قۆناق بۆ قۆناقی یەکەم سەقافەتی خەڵک و بیرکردنەوەیە دەربارەی قەڵەوی معلوماتیان لەسەر زەرەر و زیانەکانی هەبێ ڕێگەکانی خۆپارێزی بۆی کە وزەی کەم وەرگرن و جوڵە و چالاکیان زیاد بکەن و قەڵەوی بە باشی نەبینن لە مشکیانە ڕێگای دووەم دانانی باڵۆنە باڵۆن ئەکەنە ناو مەعیدە وەکو میزەڵانێکە تۆ چۆن ئەم شوشەیە یعنی ناوەکی پڕکەیتەوە بەشێکی فەراغە مێنێتەوە بۆی ئینسانەکە توانای ئیشتیهای کەمە بێتەوە بەڵام کێشەی ئەم باڵۆنە ئەوەی دوای لابردنەکەی مەعیدەکەمان حەجمی خۆی ماوەتەوە ڕێگی سێهەم ئێمە پێوە نەشتەرگەری تەبان نەشتەرگەریش چەند جۆرێکە نەشتەرگەری بڕینی مەعیدە قارسی مەعیدە هەیە لەگەڵ نەشتەرگەری گۆڕینی ڕێڕەوی خۆراکە ئەوەی کە زۆر ئەکرێت لە هەموو عالەما و بە شێوێکی باو ئەکرێت نەشتەرگەری بڕینیکە دەکەیتین بێگومان نەشتەرگەری ئاسان نییە ینی هیچ نەشتەرگەری لە دنیا ئاسانە چکە نەشتەرگەری ئەڕاتە بابی بەنجۆرگرتنەوە ئەڕاتە بابی چەقۆ بابی بڕین و خوێن و گۆشت ئەمانە باشی هەیە و خراپی هەیە بنسبەت باشەکانە ئەم نەشتەرگەریە یارمەتی ئەوەیە کەوا حەجمی مەعیدە بچووکە بێتەوە چکە حەجمی مەعیدە عیلمیەن زۆر گەورە بێ ئاخیر حەد و ئاخیر کشانی مەعیدە تەسەوور بکەن 20 لیترەگرێت بەڵام هەموو کەس ناگا بە مەرحلەیە ئەمە ئاخیرە ئەم مەعیدەیە چەندێک گەورە بێ نزیکی لە 180 لە حەجمەکەی ئەگۆڕێ بەدەل لەوەی کە معنی حەجمەکەی بچووکە ببڕێت بەدەل لەوەی کەوا حەجمی مەعیدە بچووکە بێتەوە ئەو هۆرمۆنەی کە مەسئولە لە برسێتی هەمومان برسین عازوە مشمانە ڕاڵە پێویستە بخواردنەوە ئەو هۆرمۆنی کە مەسئولە لە برسێتی پێڵێن گرەلین ئەم هۆرمۆنە سەرچاوی ڕئیسی دەردانی لە مەعیدایە تۆ یەیت حەجم مەعیدەکە وەکو حەجم بچووگەکەیتەوە لە هەمان کاتیشە سەرچاوی ئەم هۆرمۆنی برسێتیە کەمەکەیتەوە کەواتە سوودەکەی ئەوەیە لە ماوەیەکی کەما ئەو وەزنە زیادەی کە ئینسان هەیەی لە سەدا تقریبا 70 بۆ 75 وەزنی زیادە داعەبەزێ ینی هەمووی دانابەزێ بۆ نمونە من 70 کیلۆ لە وەزنم زیادە وەزن نۆرماڵەکەی خۆم چەنە لە سەروی ئەمە 70 کیلۆ لەم 70 کیلۆیە تقریبا نزیکی 50 بۆ 50 کیلۆم داعەبەزێت ینی هەفتاکە هەمووی سفر نابێت دەباقڵ معلوماتی لەسەر ئەوە شەبێتنی ئەمە کە هەر چارەخوازێکی بەڕێزیێت ئەمانی بۆ ڕوونەکەینەوە کەواتە یارمەتی زوو دابەزاندنێکی کێشەدا لە ناکاو لە هەمان کاتیشا یارمەتی کەم ئیشتیهای و کەم خۆری تەدا هەر ئەوە نیە وەڵام مەعیدەم بچووک بۆتەوە ئیشتیهای خواردنی شێنامێنە بەڵام ئەمە بەدەر نیە لە مەترسی ڕەنگە ماکی زۆر بێ ماکی هەیە بەڵام مزعافاتەکانی چۆنەوە نمونە شخصێک پێشتر دانیشتووە بە کەیفی خۆی نانی خواردو ئەو هەموو ڤیتامینات و ئەو هۆرمۆ ئەو هەموو مادە ئەساسیانەی لەشە زینکە پۆتاسیۆمە کالیسیۆمە مەگنیسیۆمە ڕۆژانەوە دیگە تۆ لە خواردنە لە دوای ئەمەوە تووشی نەقسی ئەم ڤیتامیناتانە ئەبێت هەبێ وێمە چارەسەری نەخۆشەکە بەوە ئەکەین کە بێ هەموو سێ مانگجارێک دوای عملیات بێتەوە بۆ لامان بزانین شێوازی خواردنی چۆنە چی نەقسە بۆی تعویزکەینەوە معلوماتی تازەی پێبین ئەمە بەدەل لە عمل کێشەی نەشتەرگەری بۆ نمونە لەوەی خوانەخواست تووشی نەزیف بێ لەوەی خوانەخواست شوێنی عملیاتەکان قەترە دڵۆ پێڵن لیکیانی لە شوێنەی ئەو شوێنەی ئەیدوریتەوە قەترە ئیفرازاتی ناو مەعیدە بچێتەوە ناوسێک بەدەل لە مەترسی بەنجیش طبعا زۆر کەسیژە شیاو نەبن بۆ ئەم نەشتەرگەری بۆی نەکرێ خۆین ئەم نەشتەرگەریە وەکوتمان
شیاو نەبوون یەکێک لەو شتانێکی مشکلەمان هەیە ئەم نەشتەریە بە بەنج عامەکرێت شخصێک توانای وەرگرتنی بەنج عامی نەبێت توانای کردنی ئەم نەشتەری نابێت بەڵام شخصێک زەختی هەیە شەکرەی هەیە ڕەبۆی هەیە چاوری سەرجگەری هەیە چاوری خوێنی هەیە ئەستوری مل کە پێڵێن سلیپ ئەپنی ئاوای لەکە شخصەکە لە خەوە پرخەیەکی وایە بێت توانای ئەوەی نییە کە بەردەوام بێت لە خەوەکەی لە خەو ڕائەپەریە و هەستەکە ئەخنکێ ئەستەن ئەم نەشتەرگەریە زۆر ئیسفادە هەیە بۆ ئەمانەی کە ئەم نەخۆشییان هەیە ینی شخصی بێن ئەم نەخۆشیی نەبێت شخصێک هەبێت ئەمانەی هەبێت لەگەڵ ئەوەی کە نەیبێ ئەوەی کە ئەم نەخۆشیانە هەیە زیاتر ئیسفادە لە نەشتەرگەریەکەکەن بە شێوی گشتی تقریبا لە تەمەنی 14 بۆ 15 ساڵیەوە هەتا 65 ئەکرێ هیچ شتێک نییە بڵێکەوە منعی ئەم نەشتەرگەری ئەکا بە مەرجێک جسم و ڕێکارە تەندروستیەکان و باری تەندروستی لەگەڵ پێوەرەکانی ئەم نەشتەرگەریە فید بێ یعنی مەجای هەبێتیان پێویستکە نەشتەرگەری بۆ بکرێت لەگەڵ شاتوانەی وەرگرتنی بەنج عامی هەبێ ئەم دوانەی هەبێت ئەتوانی بۆ بەڵام دوای ئەوە شەر خۆپارێزی گرنگە ینی ئەگەری هەیە ئەو کەسە قەڵەو بێتەوە هەموو کەس قەڵەو نابێتەوە بەڵام یان پیانەڵین کاتێک کە تۆ قەرار ئەی نەشتەرگەری قەڵەوی ئەەکەی ئەم نەشتەرگەری یارمەتێکی زۆر باش ئەداوە دابەزاننی وەزن و بۆ کەمکردنەوەی ئیشتیا بەڵام ئەبێ ئەو ستایلەی خۆت پێش ئەمەلاتەکە چۆن بیگۆڕی ئەگەر وانە بێ لە دوای 2 ساڵە وردە و دەدەسەکاتەوە بە قەڵەوبوون و مەعیدە وردەوە ئەکشێتەوە زۆر باشەکات تۆ لە کۆتاییدا بە شتێکی زۆر کەم پامت چی بوانەی کە قەڵەون دەبێت ئەوەی کە نەخۆشی دیکە توش بێت سەرکێشێ بۆ چەندین شتی دیکە تا چەند گرنگە ئیدی نەیهڵەنەوە زیاتر وەزنیان زیاتر بێت و خۆیان زعیف بکەن تەمەن و عمر و صحت بەدەل لەوەی نیعمەتە ئەمانەتە ڕاست یعنی وانەزانی هەومان کە ئەنی ئەوەی بڕای بەخوا هەبێ ئەمە قەنەعەتم وایە بەرامبەر بە جسمی و بەرامبەر بە صحەتی بەرامبەر خوا مەسئولە ئەمە ناڵیم بە ڕۆژ و خۆت وشکەرە و هیچ مەخۆ بەڵام هەموو شتێک بەقەدر خۆی بخۆڵی ئەم ئەمانەتەی لاتە گوناحەمە دەستی خۆت دەستکە باگرا دەستی بسووتێتی بۆیە ئینسان بۆ ئەوەی سەحی بژی ئەبێ معلوماتی هەبێ یعنی ئینسان ئەبێ ئیرادەی بە خۆتێ بەڕاستی بزانێت چی ئەخوا و کەی خوا و چۆن ئەیخوا و لەکوێ ئەیخوا دووش قسەیەک هەیە پیوتم ئێستش ئێڵێمەوە ئینسان ئەو خواردنەیە کە ئەیخۆی خواردنی باشە خۆی خواردنی سەحیە خۆی لە کاتی باشە ئەیخۆی جوڵە هەیە لەگەڵی تەندروست ئەژی ئەمانە ناکە عەکسی ئەمانە ئەکەیت نەخۆشەکەوی کە نەخۆشیش کەوتی هەر خۆت نیت عایلەیە بەدەستەوە تووشی کێشە ئەبێ خێزانەکەت مناڵەکەت براکەت باوکت خوشکت دایکت کەواتە بۆ خۆت و ئەم خەڵکە ئەخیتە مشەقەتەوە لەسەری هەموو ئەم شتانی شەو شتێکی پێ ئیرادە هەبێت تەندروست ئەژی ئیرادە نییە تووشی کێشە ئەم جایسە خەڵکەکە وای لاتە هەموو شتێک چاوکراوەیە سەرچاوی خوێنیتەوە ئینتەرنێتە دکتۆرە سەرچاوی پزیشکیە سنتەرێکە ئەتوانی معلومات وەربگێڕێ بۆیە ئەو جسمەی ئەو تەندروستی ئەو سەحەتێ هەیە نیعمەتە ئەمانەتە بەباشی بەکاری بێنە بۆی بەباشی بشی دەستەکانە خۆش بێ خواز سپاس بۆ دکتۆر هێمن مەحموود سپۆری نەشتەرگەری گشتی و نەشتەرگەری بەنازار